ئەگەرچی ئەم پەیکەرانە بێڕۆحن و توانای ئەوەیان نییە خۆیان بڕیار بدەن کە هونەرین یاخودنا، بەڵام ئەوانەی کە شارەزای پەیکەرسازین دەڵێن لە ناخی ئەم پەیکەرانە دەیانگلەیی و ڕەخنا لە شێوازی دروستکردن و مەرامی دروستکردنەکەیان هەیە. لە هەولێر چەندان پەیکەر لە شۆستە و شەقام و شوێنە گشتەکاندا هەن، بەڵام ئایا ئەوانەی ئارایشتی شار دەکەن بە دانانی پەیکەر بیریان لە سیاسەتێکی کولتوری ئاشکرا یاخود نهێنی کردوێتەوە بۆ دانانی پەیکەرەکان؟ ئەی کێ ئەندازیاری جوانکاری شارە؟ زیاتر لە دوای 2006ەوە ئەمە دەستمان پێکرد، بەشێکیان لەسەر بودجەی پەرەپێدان ویان لەسەر لە ڕێگەی سپۆنسەرەوە ئەنجام درراوە. زیاتر گزارش بووە لەوەی کە چۆن بتوانین شامەشانی پێشکەوتنەکانی هەولێر ئێمە بتوانین هەم ژمارەیەک لەو پەیکەر و کارە هونەریانە بکەین کە گزارشتا لە مێژووی شارەکە. ئەمە ماڵی یەکێک لە پەیکەر تاشەکانە کە سێ پەیکەری لە هەولێر دانراوە. لە سۆشیال میدیا زۆرجار ڕەخنەگران ڕەخنە لە پەیکەرەکانی دەگرن. ئەوان ڕەنگە بۆ پارەیش بکەن، من بۆ پارەیش ناکەم، من بۆ ڕغبەتی خۆم و ئەوانەی ئەو دەردە کۆمەڵایەتیانەی کردنا و میلەتەکەم هەیە 50 خەمە سەری و بۆ ئەوە ئیش دەکەم. جا ئەوان وازان ممکنە من نانی ئەوان بخۆم یا نانی ئەوان ببڕم، من واتیە نافکرێم، من کارێکەکەم کەوە سوودی بێ بۆ میلەتەکەم. بەشێکی هاوڵاتیان ڕەخنەیان هەیە و بە قسەی بەشێکی هونەرمەندانیش ئەمە سیاسیەکانی کوردن کە دەستنیشانی دەکەن پەیکەر دەبێت چۆن بێ و لەکوێ دابنرێ. پەیکەرەکان بەس وەک بڵێ بەمە بەسدا دەندرێ یا هۆکاری حیزبی لە پشتە دیستان لە پەیکەریش هەندێک کەسایەتی لە سلێمانی پەیکەرەکانیان تایبەتە و لە جێ باشەکان دادرێ، هەندێک کەسش لە هەولێرێ پەیکەرەکانیان لە جێ باش دادەندرێ، بەڵام وەک پەیکەر بەخۆ لەوەی دروست دەکرێ شتێک بگەێنی پەیامەک بگەێنی شتێکی جوانبی. بەلایەنی هونەریەوە سەیری پەیکەرەکان ناکرێت، بەڵکو بەلایەنی بە سیاسیەوە سەیر دەکرێتن. ئەو کەسەی لێرکوانە باڵا دەست بیتن دەتوانی بەخۆی کارەکەی پرۆژەکەی بگریتن و بیکاتن. ئەوجا ئایا سەقەت بی باش بی لە ڕووی کوالێتەوە باش بی خراپبی و مهم ئیشەکەی دەدەن ئەو هونەرمەندە یاخود مەسەلەن دەرچووی هونەرە دەیکاتن. بارگراوندی ئەو هونەرمەندە سیر ناکەن، بەڵکو ئیشەکەیان بۆ بکرێت بە پارەی هەرزان بی، بە کوالێتەکی باش نەبی خراپبی. ئەو شتانە لێرە باوە. ڕەخنەگران ئاستی هونەری و جوانناسی ئەو پەیکەرانەی لە ناو شاردانراون دەخەنە ژێر پرسیارەوە. پەیکەرسازانیش ئاستی کارەکانیان بەرز دەبینن بە شێوەیە کە هەموو خەڵک لێی تێناگات. حکوومەتیش لە نێوان هەردوو لایەندا وەک تەماشاکەرێک دەبینرێت. پەیکەرەکانیش بێڕۆح هەر لە شوێنی خۆیان و چاوەڕێی ستایشی کەس ناکەن. نارین ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.